میدیای باشوور لە دەیان ڕوودا و دەستی پێ دەکەی چەندە کەوتتر زێر جێژاوی یان جورئەتی نییە یان کردراوە کورە ئەو دیدارەی ترامپ و ئەردۆغان ئی هەندێک زۆر گەورە بکرێت یعنی زۆر میدیا گەوریان کە بەس کورت نەبی بە تایبەتی لە باشوور میدیای برادرانی قەندیلیش ئەڵێ ساڵی هەشتاکانە زۆر کلاسیک و ئاکتوێل نییە ناتوانێت عەدەس دروستکە بەرحاڵ من بەپێی توانای خۆم بۆیە دێم هاتم ئەو بابەتێک کە سە باز دەکەم ١٩٠ یوسف شەریفە ڕۆژنامە نووسەرای کورد باوک عەرەبە کۆشتی نەقل دەکات بۆ من بە عەرەبی جێرێ ڕامگرت دەبێت ئەنگۆ بزانن بەڕێزان ململانەیەکی زۆر گەورە حەزب حکوومەت خێزان کورد هەتا ژنومێت ئەگەر کێشەی خێزانی هەبی یعنی پەک دەکەوی ئێستا ئەردۆغان و حزبی داد و گەشە پێدا نەو قۆناغە خەتەرەدا دەژین یان زۆر خراپە هەرە هەڕەمەکەی چێمایە هاکان فیدان و ئەردۆغانمانە ئەو عەبدوڵڵا گوڵ دەرکرا ئەحمەد ئۆغڵۆ دەرکرا نازانێ کەش کە بووە زیرەکی بەهێزیان هەبوو دەرکرا کەسی نمایە هەر ئەو دووەمایە ئەو دووە لەسەر سوڵتەی کە ئەردۆغان عمری گەیشتە خەتەر و زاوایەکانی لەگە کوڕەکەی هاتی نەخات بە تایبەتی زاوایەکی ناوی بایرەقدار سلجوقاوی کە ئەو تیارە درۆنە ئەوەی هەیە کەچینە ململانەی خراپی یەکتری و ئەردۆغان بێگومان پشتگیری خێزانەکەی خۆی دەکە نەک ئەو هاکان فیدان قووەتەکانی هەموو علاقاتی دەولی و هەواڵگیری ئەو درستی کردیان وەسەر بە ئەرگەنە کۆنایان دەوڵەتی قوڵی بەشی ئاسیا ئۆرۆ ئاسیایە دەڵێن لە هەموو ئەوانە گرنگتر هاکان فیدان بە هەزاران نهێنی یعنی دەرپێی ئەردۆغانی لەبەر ینی لەبەر دەستی چی بوێ هەتا لە دوسێ ساڵی ڕابردەگە بیستان بێ فەزاعەتی سکسی زۆر بڵاو بووە کە ئەوەیەک بوو هاکان فیدان چوو هەموو فلیمەکانی لە کابرای وەرگرتبەوە ئەڵێن پێنجی تەسلیم نەکردەوە لەبەر دەستی خۆتی بەرحاڵ ئەوە خاڵک دوو لەسەر کێشەی کورد بەداخەوە هاکان فیدان کە کوردیشە ینی ڕەسەڵەکی کوردە زۆر زدی ئەو چارەسەری ئەو دەشبینن ینی هەموو هەوڵێک دەدە لە ڕۆژئاوا لە باکوور نە پرۆسی ئاشی گەشە بکەنە لەگە حەسەدەی ئەوە بی هاکان فیدان ڕێگیری ڕقەمیەکە بەرپرسی میت ئیبراهیم کالکان و ئەردۆغان مەخوفیان زۆر باشترە لە چاوی ئەوە خاڵێک لە خاڵەکانی کێشەیە دوو لەوما لە ماوەی یەک مانجە ڕابردوو حزبی داد و گەشە پێدان چەند شەریکەیەکی گەورەی هەبوو کوو پارتی مەسەلەن نێچیر کاری هەیە و نازام چیفتی ڕوانگەیان هەیە مەسرور ستێرک تێڤی هەیە یەکێتی نۆکانی هەیە ئەوانیش کۆمەڵێک ئەویان هەبوو ئاسانە یەک لەو شەریکاتە هەرە گەورانەیە کە هەر بەخۆیان حزبی داد و گەشە پێدان بوو ئێستا هەریکاری هاکان فیدان دەکات لە تەمویلی بەهێزبوونی پێگەی لەناو ئەو حزبە و لە هاتنە دەسەڵات دەڵێن دەخلی هەتا 2 میلیارد دۆلارە لەو ماوانە چون گوتیا تو گەندەڵی هەموو شەریکاتەکەیان گرتیا هەڕاز دەکەن و هەموو بەرپرس و کوڕەکانیان خستە ژۆرە لە ئەنگۆ گەندەڵن و نەکەرەوە جنینە کابرااشکەی میلیاردێریکەی هەرسەر بەخۆیانە ئەویشان گرتیە کە تەمویلیانەیە و ئەوەش کەشیانێ شەریکەش کە سێ شەریکێن لە ماوەی یەک مانجی کە دەیان کەناڵی تەلەڤیزیۆنی میدیای اقتصاد نەفت نازام هەموو تجارەتی چەکوشتیوالەکە ئەو ئاسانە ئەو قەزائیف و ئەوانە دەفرۆشی هەمویان گرتیە لە ژۆریان پەستا لە شکردنی تەمویلی هاکان فیدان بالمقابل هاکان فیدان هەستا چی کردیە نەکردژی زاوایەکانی خودی ئەردۆغان 3000 ئەردۆغان داوای لێ کردیە مەوعیدی ترامپ لەوەرەگرا وەری نەگرتیان خۆی دزیتەوە هەڵسا ئەوزارەی ئەردۆغان بەخۆی چووە زاوای ترامپی داوەتی ئەستەمبۆل کردیە تورکیا کردیە سەفقەیەکی گەورەی اقتصادی لەگە زاوایەکەی کردی هەرتا بەس ئەو دیدارەی وەربگری وەکو تۆم باراک باسی کردوتی هەم خەونیانەوێت دیدارش ترامپ وەربگرن ترامپ وەگرمش پێم گوتن لەگەریا وەرگرا کە لەوێت ترامپ کردیە قەشمەر گوتی ئەوە خوای تەزویرە هەر ئابڕووی برد ئابڕوو یعنی هەر ئەفسەرۆکاتەکەی تەزویرە بەرحال چوویتە وێندەر تا ئەن لە وێندەریتان نەوێرا باسی کورد بکات نە باسی دژی هەسەدە بکات نە ئەو ئابلۆقا سەربازەی لە سەریتی ئەسلان بە پێچەوانە کۆمەڵێک عەقدی لەگە تورکیا لەگە ئەمریکا مۆر کردیەوە زەریبەیت ئەمریشی کەم دەکات ئەوە هەموو زەڕبێ لە اقتصادی تورکیا دەداتن کەچی کە هاتتە دەرێ وای پیشاندای ئەردۆغان و میدیاگە کە سەرکەوتنی زۆر گەورەیان بەدەستینە هەمان ڕۆژ هاکان فیدان مؤتەمەرێکی کردیە دیداری لەگەر ڕۆژنامەیەکی تورکی کردیە لە نیویۆرک گوتیتی نەزاعەت هیچمان نەینا نە ئابلۆقی سەربازیمان هەگرتیە
نا مۆتۆرەکە کە لە جۆرە فرۆکەیەکی تورکی نوێ گوایە مەحەلیە بەڵام ڕاز ناکەن دەڵێن بەبێ ئەو مۆتۆڕی ناتوانانی ئیشکەوە عقدی کردی لەگە ئەندەنووسێت کە سیدانەی ساڵی 2030 داتێ دەڵێن گوتیتی نە مۆتۆرەکە ماوەگرت نە ئەبلۆقەمان وەگرت هیچ نەزەعەتیشمان لێنە ئەنی ئەردۆغانی هینایە سەفر جگەلەوە هەڵسایە ئەو دیدارێکە ئەردۆغان وەریگرتیان بەڕێی ئەو سەفقاتانە و بەو ڕێی ترامپە چوودا حزبی جمهوری جەهەپەی کە ئەنتی ئەردۆغانە یعنی هەموو نهێنیەکانی ئەردۆغان ئێستا بڵاو دەکاتەوە وەک گوتیش مەسەر کێشە کوردیش کێشیانەیە لەولای اقتصادی ئەردۆغانی بورن هاکان فیدان سفر کرا لەولا ئەویش هەرچی نهێنی ئەردۆغان دەزانی وە بڕە فرێداتە ناومێدیە بە ناو یەکتریکەتی ئێوەشە قازانجی کورد هاوڕێیان کاتیش خۆش